بەڕێزان عێراق وا بۆ مانجی 6 موچەی مانجی 6 دەدا لە بەیانیەوە ئێوە نەک پێنجتاوەەر نەگرتی هەر ئایندەی معاشی هەرێم دێ نادیارە خۆیان مرخ کردبوو لە بۆ مانجی ئەوەی وەڵام مەسرور بارزانیش دوێنێ نامە چی نرد گوتی بەشکم ئەگەر معاشەکە درە برێن بەسای ئەو نامەی من بوو پاڤل خۆی لە بەغدانا ئەوە دوو جارەوە یەک وەی زانی دەدرێتن هەمووی بەس ببین لەو دیکۆرەکەیە دەیکەن ئەو هەموو هەڵایەی لە ئەمریکا کردی ئەو هەموو دیدارە لەگە وەزیری دەرەوەەوە لەگەر هەڕەشەکانی بابی نەیانتوانی 100,000 دینار لە بۆ خەڵکی کوردستان پەیدا بکەن بە پێچانەوە گڕیان لەو پارەش بەردەکە لە بەغدا دەهات بەو عەقڵێتەی کو لە 150 خاچیان دۆڕان ئاوە معاشەکەشیان دۆڕان نەوتەکەشیان دۆڕان یعنی مادەی 140 دۆڕان بە هەموو لایەک یعنی بەس دەمێت تێ بگەم ئەو قیادەیە لە چ نەزاعەتی دەستکەوتەکانی 70 تەموزی پارتی وێچێتی چنە لەو ئەوە لە تاڵەبانیش کە لە بەغدا بوو بەڕێزان ئەوانە چاواشەکارن بیان بین 5 ڕۆژ خۆیان شاردەوە لە ترسان حەیامان بردن هەستان ژنەشی ئیماراتیان هینا بە یەک ڕۆژی مەسعود نێچیر مەسرور القایان نەگەری کرد کەس نازانی بە پارە بەسەدا خۆیان پیشان بدەن دوای چون تیان تەقانتەوە کاکە ئەوانە لووتکەی هەرەمی دەسەڵاتیان هەیە مەسعود مەرجەعە مەسرور سەرۆک حکومەتە نێچیر سەرۆکی هەرێمە کاکە ئەوانە دەبی معاشی ئەو خەڵکی تەرتیب بکەن بەجددیمە ئەتۆچی باوکەک کە خێزانت هەیە کە خۆت پێ باوکە و خۆشت پێ ئەوێ دەبی پارەی ئەو خەڵکەی پارەی خێزانەکەت دابین بکەی دەرۆزە دەکەی چ دەکەی ئەو ئەرچی تووە بەڵام ئەوانە زان وەکو چ باوکە وەکو ئەو باوکە خوێڕیانن کەم ببوورەژە و شش دەڵێم وەکو ئەو باوکە خوێڕی سەرسەریانن دەچن پارەی ماڵش دەبەن لە قومار لە مخەدەرە لە ڕابواردن سەرف دەکەن پارەی میلەتیش دەبن کاکە 2023 ئەو هەموو داهاتە خڕبیتەوە معاشێکتان پێ نادرێت نیو معاشیمانیش 12تان برد ئێکاکەمان پارەی و خەڵکەی بدەن خەڵک لەو پەڕی ئەزمەدایە ئەنگۆش های لایف دەژی باشە بەجددی خەڵکیش دەبی بێتە دەنگ بەڕێزان خەڵکیش نێنە دەنگ بڕوا بکە کە مەسعود گوتی ئەهەندا ئیساب لەو کەس ناکەم قەزی لەوەی ئەگە خەڵک نێتە دەنگ بڕوا بکە نێنە دەنگ ئەو معاشانەتان هەموو ئاو دەڕوا زەریبەکە هەموو وەردەگیرێ دەبین زەریبەتان هەمووی وەردەگیرێ بەردەوام لە یەک فرسی خۆیان خۆش نابن بەڵام معاش نییە تۆ دەبی دەوام بکەی لەکوێ بووە بڕوا بکە لە هەموو کوڕێی ئەرزی لە هەر 192 دەوڵەتەکەی بگەڕێی بەس لە هەرێمی کوردستانە خەڵک معاشی نییە و دەبی وشتە دەوامی دەست بە جمو جۆڵ بکەن بڕوا بکە دەڵێن لە کوردواری مس لە درێژەی دەگەڕێتەوە بڕوا بکە تا نێنە دەنگ تا خەڵک ڕانەپەڕی تا خەڵک جمو جۆڵ نەکات تا ناڕەزایەتیەکان دەست پێ نەکەنەوە ئەو دەسەڵاتەوەە لە هەمووش گرنگتر میدیای کوردی دەبی ڕاستە ناخۆشەوەی ئیسرائیل و ئێران ڕووداوەکە هەموو میدیای مەشغوڵ کردیە بەس ناشکرێ مەسەلەی موچە فەرامۆژ بکەی کاکە ناکرێت چاویان لە دادگای ئەلەو دادگای بوو کە لە سەردەمی تەوتین و داهاتی ناوخۆ پێیان دەگۆ سەورە ئێستاش نامەی لۆ دەنێری مەسرور بارزانی دەچن شکایەت دەکەن خۆیان بەگەر ئەو ڕەوەی دەکەن پاڤل خۆی لە بەغدایە دەنێ ئێمەتان دەگۆ دادگای سەورەیە دژی ئەو ئەزمونێ ئێستا لۆ بووە ئەوەی نامەی لە بۆ دەنێرن بە هەر حاڵ جمو جۆڵ دەبێت لە بۆ وەرگرتنی موچەوەەر بکرێت کاکە ژیانی خەڵک ئەوڕۆ ساروق نییە معاشە معاشە ئەو معاشش بە خۆشی نادرێتن ئیتر خەڵک ئارەزوی خۆتی بەس دەبی دەست بە جمو جۆڵ و ناڕەزادی بکە هەر لە ئێمەوە کە لە پەیجێکەوە لە بۆ هەمووتان کە پەیستان هەیە داوە بنووسە بووچە کەمپین موچە لە هەموو شوێنێک دەست بە جمو جۆڵ بکەن بڕوا بکە زۆر دەترسێن بجوکتری جمو جۆڵ بکەن ئەوانەوە دەبن ئەوانە دەترسێن